دیمەنەکانی یەکەم ڕۆژی ڕاپەڕینن بەر لە 29 ساڵ لە ڕانیە لە دەموچاوی ئەو خەڵکانەی ڕژاونەتە سەر شەقامەکان هەست بە دڵخۆشی دەکرێ. یەکگرتووی هێزە سیاسیەکان لە چوارچێوەی بەرەی کوردستانی هۆکارێکی سەرەکی سەرکەوتنی ڕاپەڕین و ئەو پلانە بوو کە لە شاخ هێزە سیاسیەکان نەخشەیان بۆ داڕشتە بوو. کەوتنی حیزبەکان لەسەر پێکێنانی بەرەی کوردستانی کاریگەریەکی زۆری هەبوو بۆ دروستبوونی یەکریزی و یەکسەنگەری. کاریگەری ئەو یەکریزی و یەکسەنگەریە بە شێوەیەک بوو کە ڕاپەڕین بە خطابێک یان بڵێن بە گوتارێکی سیاسی و سەربازی و پێشبەرگایەتی دابەزێنە و خەڵک ژنان ڕۆڵی کاریگەریان لە ڕاپەڕین جێڕا. هاندانی جەماوەر لەسەر شەقام بۆ هەڵکوتانە سەر بارەگاکانی بەعسوو، تیماری بریندارەکان و گواستنەوەی چەک و تەقەمەنی و سەرپەرشتی دیلەکان و زۆر ئەرکی تر تەنانەت لە هەڵگرتنی چەک بە ژنان سپێرابوو. ئەوەی کە جێ دڵخۆشی بوو ژنانیش یەکێک بوون لەوانەیە کە بەشدار و ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە ڕاپەڕیدا و دەتوانم بڵێم یعنی یەکێک لەوانەیە کە زۆر جێگای دڵخۆشی بوو. ئەو کاتە لە 5 من بە چاوی خۆم ئەوانم دەبینی کە بەڕاستی ژنان چەک و تەقەمەنیان دەگواستەوە لە بڵندگۆی مزگەوتەکانەوە ژنان شعاریان دەگوتەوە و هەروەها من بۆ خۆم یەکێک بووم لەگەڵ کۆمەڵێک ژن و کچی ئەو سەردەمە بەڕاستی بەناو شەقامەکاندا دەسوڕاینەوە شعار و هتافمان لێدەدا بۆ ئەوەی خەڵک گورەی جەماوەر بەرزکەینەوە لەناو بازار شایمان دەکرد هەڵپەڕکێمان دەکرد. بەرهەمی ڕاپەڕین دروستبوونی حکوومەت و پەرلەمان و دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستانی لێ بەرهەم هات. ئەزمموی 29 ساڵی دوای ڕاپەڕین چەندین هەوراز و نشێ و سەختی هاتە پێش. مێژووە و ڕاستی بۆ کورد دەرخستووە. هەر کاتێک کورد لە ناوخۆ یەکگرت و تەبا و تۆک مەبوو بێ توانیویەتی بە ئامانج بکە. ئارەسەمین کوردستان 24 ڕانیە.